عێراق ئەم هەموو ئامادەکاری کردووە بە تایبەت لە سەر سنوورەکانی لەگەڵ سووریا. پرسیارەکە ئەوەیە کە ئایا بەڕاستی عێراق لە ژێر مەترسی هەڕەشەی گروپە چەکدارەکاندایە. لەگەڵ بەڕێز سەرمەد بەیاتی شارەزای ئەمنی و سەربازی لە بەغداوە گفتوگۆی زیاتر دەکەم. بەڕێز سەرمەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. هەر بەڕاستی عێراق مەترسی لەسەرە کە دووچاری دۆخێکی ناوخۆی خراپ ببێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم. بناوي خويا بخشندي مهربان صلاة عليه وبنيراني كردستان سواز سپاس. راستەکەی هەڕەشە هەیە و هەڕەشەکەش ئەوە نییە شتێکی هەنووکەیی بێت، بەڵکو لە سەرەتای دروستبوونی شەڕ لە باشووری لوبنانەوە هەڕەشەی ڕوون بۆ سەر عێراق بوون، بە تایبەتیش گروپە چەکدارەکانی بەرەی مقاومە هێرشیان دەکردە سەر ئیسرائیل. ئیسرائیل چەندین جار هەڕەشەی دیاریکراوی لە عێراق کردووە سەبارەت بەم بابەتەوە بە هێرشی گروپە چەکدارەکان، بەڵام وەکو دەزانن ئەو کاتە هەوڵە دیبلۆماسیەکان جۆرێک بەرهەمیان هەبوو. ئێستا شتەکە خراپترە، بەڵام شتەکە خراپیەکە یاخود من پێداگەرم لەسەرەوەی وەکو لە سەرەتاوە گوتومە ئەم شەڕە دژی عێراق نییە و شەڕەکە پەیوەندی بە عێراقەوە نییە. عێراق هیچ پەیوەندیەکی دوور و نزیکی بەم بابەتەوە نییە. من وەکو خۆم ئەم ڕایەمە هەیە، بابەتێکی نێوخۆیی سووریا بابەتێکی نێودەوڵەتیە، نزیکە 7 وڵات لە پرسەکە تێوە گلاون، ئەتە بابەتەکە بابەتێکی نێودەوڵەتی گروپانی لە سووریا شەڕ دەکەن، هیچ ئامانجێکیان نییە لە عێراق. من پێم وایە هیچ ئامانجێکیان نییە. ئێمەش هیچ پەیوەندیەکمان بۆوانەوە نیە. دەستەی تەحریری شەم دەستەیەکە، دەستەیەک بە تیرۆریستی ناوزەت کراوە و لە لیستی تیرۆردا هەیە لەلایەن ئەمریکا لەلایەن تۆیەگرتوەکان، بەڵام ئێمە نابینین بەڕاستی ئەمریکا بۆ لێدان و گروپە چەکدارانە بزوڵێت، هەرچەندە نزیکەی با بڵێن گروپی چەکدار 15 گروپی چەکداریان هەیە. بۆیە ئامانجی ئەوان لە نێو سووریا لە عێراق وەک لە بەشی باکوور لە سنوور لەگەڵ سووریا لە 610 کیلۆمەتری سنوور لەگەڵ سووریا هەمووی پارێزراوە و بە شێوەی خولیش سەردانی سنوور دەکرێت. جگەلەوە خەندەقێک لێدراوە، خەندەقێکی گەورەیە، 3 ساتری دیکە هەن، نزیکە سێلی وای سوپا جگە لە هێزەکانی پاسەوانی سنوور چوونەتە ئەوێ، پۆلیسی فیدرالی چوونەتە ئەوێ. عێراق پارێزراوە لەم ڕۆ. من لە بنەڕەتەوە پێم وایە ئەوان هیچ شوەیەک ڕوو لە عێراق ناکەن، بابەتی ئەوان لە نێو سووریا لە نێو سووریا دەمێنەوە. بەڵێ بەڕێز بەیاتی گوتت کە بابەتی سووریا بابەتێکی نێودەوڵەتیە. دەمەوێت بپرسم ئیسرائیل چ ڕۆڵێکی هەیە لەو نێوەندەدا، بە تایبەت کە سووریا و ئێران ینی پەیوەندیەکی پتەویان هەیە و بەشێک لە گروپە چەکدارەکان لە وڵاتەوە هێرش دەکەنە سەر ئیسرائیل. من پێم وایە ئەگەر ئەو وڵاتانە هەژمار بکەین کە ئێستا لە سووریا دەستیان هەیە، ئەمریکای تێدا، ئیسرائیلی تێدا، تورکیای تێدا، رووسیا تێدا، ئێرانی تێدا، ئۆکرانیای تێدا و ڕەنگە قەتەریشی تێدا بێت. ئەم 7 وڵاتە جگە لە وڵاتی لاوەکی وەکو عێراق لە بابەتەکە تێوەگلاوە، بەڵام بە شێوەیەکی لاوەکەی، چونکە هەندێک گروپی چەکدار چەکداری عێراقی بەڵام لە بنەرەتەوە هەر لە سووریان و لەوێ زموزۆلیان هەیە و بەشێکیان لە دیمەشق لە نزیک مەرقەدی سەیدە زەینەبن. کاتە ئەم بابەتە زۆر بە سادەی ئەگەر ئەمانە با بڵێن ئەمانە ئەم تیرۆریستانەکە ئۆزبەکی و ئیگۆڕ و وانەتەوەی دیکەشی تێدا ئەگەر تیرۆریستن و بەو شێوازەش کە بەڕاستیش خۆیان تیرۆریستن، بۆچی ئەمریکا هێرشیان ناکاتە سەر؟ بۆچی بە ئامانجیان ناگرێت؟ ئەمریکا فڕۆکەی لەوێ هەیە، لە عێراق هەیەی، لە کوێت هەیەی، لە وڵاتانی دیکە هەیەی، بۆچی هێرشیان ناکاتە سەر؟ کەواتە لەمەوە دەردەکەوێت پشتگیریەکەیە، بەڵام پشتگیریەکی نەوتراوە بۆ ئەم گروپانە ئەوەندە بەسە کە هێرشیان نەکرێتە سەر و ئەم گەورەترین پشتگیریە. رووسیا بۆچی بەهێزەوە دەستوەردانی نەکردووە؟ بۆچەند بابەتی قبول کرد لە کاتێکدا رووسیا اتفاقێکی نێودەوڵەتی لەسەر کراوە؟ من پێم وایە بەڵێ ڕێککەوتنێکی نێودەوڵەتی لەسەر کراوە.
يعني أعتقد بأنه باراستي بابەتی بەرژەوەندی ڕەنگە کە خۆی بابەتەکە لە نەگات بە دیمەشق بۆ شێوازی کە ئێستایان پێشڕۆی بەردەوام نبێت، بەڵام ئەوان پێیان وایە کە ئەم ناوچەیە پێویستی بەوەیە کە هەژمونی ئێرانی تێدا نەمێنێت و پێویستە لەو ناوچانە لە هەژمونی ئێران بدات. ئەمە بابەتێکی زۆر گرنگ ئەوەیە دەیانەوێت ڕێگاکانی پرچەکردنی حیزبوڵڵا ببڕن، دەیانەوێت ئەو شادەمار و ڕێگانە ئەگەر فڕۆکەخانەی بەیروت ئەگەر بابەتەکە هەژمونی ئێران بێ، خۆتان دەزانن ئێستا بەرەی مەقاومە لە عێراقیش زۆر چالاکن بەرامبەر بە ئیسرائیل. یان بە دیوێکی تر با بڵێم ئەگەر ئیسرائیل لە نێوەم بابەتە بێ، سیناریۆکە بم جۆرە نابێت کە لە دوای سووریا بەناڕاستە و خۆش شەڕەکە بگوازرێتەوە بۆ نێو عێراق؟ لا أعتقد ذلك. پێم وانە سیناریۆکە بەم شێوەیە بێت، ڕەنگە پلانەکە لەوە قوڵتر بێت بە شێوازێک. دەیانەوێت کە گروپە چەکدارەکان بچنە سووریا بۆ ئەوە شەڕەکە لە سووریا بێت، نەک شەڕەکە بێتە عێراق. با شتێک بەبیر بهێنینەوە، ئەوان داعشیان لە هەموو دنیا کۆ کردەوە، هێنایانن لە عێراق کۆیان کردنەوە بۆ ئەوەی لە عێراق داعش لە ناو ببرێت. ڕەنگە ئەم پلانە هەمان شەر بێ، هەموو ئەم گروپە چەکدارانە کۆ بکەنەوە بۆ شەڕی یەکتری بکەن. ئەمە بابەتێک زۆر گرنگە، هەمویان کۆ دەکەنەوە لە سووریا بۆەوەی شەڕی یەکتری بکەن، دوزار ئەوەی دەمێنەوە ئەوانیش لە نێوبەرن بۆ ئەوەی تەواو بێت. باشە، هەڵوێستی ئەمریکا چۆن دەبینن کە ئەوان دەستە دەڵێن ئێمە هیچ پەیوەندیمان بە شەڕی نێو حەلەبەوە نییە؟ ڕاستیەکەی ئەم بابەتە وەکو ئاماژەشم پێکردم، پێم وایە ئیسرائیل و ئەمریکا دەستیان لەم بابەتەدا هەیە. ئەمە بەڕاستی پێدراوەکان پێبانتاڵن، لەبەرەوەیگە دەستیان نەبێت ترسیان لەم گروپانە دەبوو هێرشان دەکردە سەر. ئەمانە ناویانە لیستی تیرۆر هەیە، ئەمانە ئەم گروپە چەکداران ئێستا لەوێ شەڕ دەکەن. پێشتر ململانەیان هەبووە لەگەڵ قەسەد، کەواتە ململانەی لەگەڵ ئەم هاوپەیمانانەی ئەمریکا کە سەرەتا ئەمان چوونە شێخ مەقسوود و ئەشرەفیە و فڕۆکەخانەی نێودەوڵەتی حەلەب، بەڵام دواتر جیان هێشتن و ئەمان چوونە شوێنی ئەوان، بە تایبەتی ئەو با بڵێن پێکدادان لە نێوان ئەمان و تەحریری شام دروست بکاتە بابەتەکە ڕوون و ئاشکرا پلانێکە بۆ نێشتنی ڕێگاکان یاخود نێشتنی هیلالی شیعەیە، چونکە ئەگەر بەبیرتان بێ هیلالی شیعی هەبوو دەیانەوێت کۆتایی بێت. باسی خاڵێکی گرنگت کرد، هەر ئەمڕۆ شەندەنگۆیەکە بوو بەوەی کە چەکدارانی حەشدی شعبی چوو بێتنە سووریا بەشداری لەم شەڕە بکەن. هەرچەندە فالح فەیاز گوتی کە ئێمە ناچینە نێو ئەم شەڕەوە، بەڵام پێت وایە کە بەشێک لە گروپە چەکدارەکان پەلکێشی نێو ئەم شەڕی سووریا بکرێن لە عێراقەوە؟ من دوا زانیاری و نوێترین شت لەو بارەیەوە بیزانم ئەوەیە هیچ هێزێک نییە لە عێراقەوە چوو بێتە سووریا. ئەمە بابەتێکە جێگەی دڵنیاییە، هیچ گومانێک لەوەدانە کە هیچ هێزێ عێراقەوە نەچۆتە سووریا. هەر ڤیددیۆکیش کە هەبێت ڤیددیۆ کۆنە، بەڵام ئەمڕۆ گفتوگۆیەکی کردەکی لە نێوان گروپە چەکدارەکان دەستی پێ کردووە ئەوەی ئایا دەچینە سووریا یاخود ناچینە سووریا. ئەوان لە گفتوگۆدان، ئەمەش کێشەیە، لەبەرەوەی وەکو دەزانن بەڕاستی دەوڵەت لەگەڵ ئەوەدا نییە کەسانێک لێرە بچن. ئەوان دەیانەوێت گوتاری بەڕێز محەممەد شاه سوودانی با بڵێن وەربگرن کاتێک ئەو گوتی ئاسایشی سووریا و عێراق یەکشتە، دەڵێن مادەم سوودانی ئەم قسەی کردووە کەواتە تەواو پێویستە ئێمە دەسوەردام بکەین لەبەرەوە یەک ئاسایشمان هەیە. بەڵام من دڵنیام لەوەی کەس نەچووە، هیچ گروپێک چەکدار نەچووە، بەڵام ئەمڕۆ گفتوگۆ هەبوو بۆ ئەوەی بچن. ئەگەر بڕیار بدەن بچن، مەترسیەکە لەسەر عێراق چەند دەبێت؟ راح يعني أنا أعتقد راح من پێم وایە ئەو کاتە تووشی کێشەیەکی گەورە دەبین، کێشەیەکی ڕاستەقینە دەبین. من لە سەرەتاوە ئەم قسەیەم کردووە و تەنانەت بە سەرۆکوەزیرانی عێراقشم گوت ئەگەر
ئێمە سنوورەکانمان پارێزین باشترە و نابێ هیچ پەیوەندیەکمان بەوە هەبێت کە لە سووریا دەگوزارێت چونکە ئەگەر بێت و خەڵکانێک لەلایەن ئێمە گروپی چەکدار و هێز لە ئێمە بچێتە سووریا ئیسرائیل دەسوەردان دەکات ئەمە جێگەی دڵنیاییەوە گومانیشی تێدانیەوە کێشەکە گەورەتر دەبێت ئەمە ڕای منە ڕەنگە من هەڵە بم بەڵام وەکو لەی بینم سنووری خۆمان بگرین باشترە و لە خاک خۆمان بین. زۆر سپاس بۆ شرۆڤە و ڕوونکردنەوەکانت بەڕێز سەرمەد بەیاتی شارەزای ئەمنی و سەربازی لە بەغدا لەگەڵم بووی.